سەرڕای ئەوەی لە ساڵی 2020ەوە داوای کردنەوەی لقی بانکەکانی ڕەشید و ڕافیدەین لە سلێمانی کراوە، بەڵام تا ئێستا ئەم هەنگاوە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. کێشەی سەرەکی بۆ دەست بە سەراگرتنی ئەو زەویانە دەگەڕێتەوە کە مڵکی ئەم دوو بانکن یان دابین نەکردنی زەوی جێگرەوە بۆیان. لە ئێستاشدا وەزیری دارایی عێراق هەر لەسەر ئەم بابەتە سکاڵای یاسایی لەسەر وەزیری دارایی هەرێم تۆمار کردووە و داوای وەرگرتنەوەی ئەم زەویانە دەکاتەوە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش زانیاری زیاتر دەخاتە ڕوو. زۆر گرنگە بۆ پارێزگای سلێمانی ئەو دوو بانکە بکرێتەوە، بەڵام بەداخەوە ئەو بانکە ئەو هەردوو بانکەکە مەجموعەیە مڵکیانەیە لە سلێمانیە، مڵکەکانیان دەستی بەسەراگیریاوە. داوای مڵکەکانیان کرد کە بەشێکیان بۆ بگەڕێنەوە بۆی بتوانن لەسەر مڵکی خۆیان ئەوەی نەدابرن، بەڵام بەداخەوە مەسەلە یەکێتی و ئەو کاتەش قوبات تاڵەبانی ئەوانە مڵکەکانیان نەداوە. دوای داوای عەرزیان کرد، عەرزیان بۆ تەخسیس کرد، عەرزیشیان بۆیان تەخسیس نەکرد. یعنی تۆ سەیرکە بۆ هەرچی بازرگان و هەرچی نازانم کۆمپانیا و دار و بەردە دەیان دۆنم هەزاران دۆنم عەرزەدەنە بۆی خزمەت بە خۆیان بکات و خزمەت بە پارەکەی کۆتایی دەچتە ناو کۆمپانیەکانی خۆیان و پارەکەی بۆ یەکێتی، بەڵام لە مقابل ئەوە شارەوانیشی گەورە نەتوانێت عەرزێک دابین بکات بۆ ئەو دوو بانکە بۆی کە بتوانن بانکەکانیان بکەنەوە کە خەڵک سوودیان لێ ببین. کردنەوەی لە خیام دوو بانکە بۆ سلێمانی بایەخێکی استراتیژی هەیە، چونکە زیاتر لە 20 جۆر قەرزی جۆراوجۆر پێشکەشی هاوڵاتیان دەکات و ئاسانکاریەکی گەورەشە بۆ پرۆسەی تەوتینکردنی موچە. بەردەوامی ئەم ڕێگریانە تەنها زیان بە هاوڵاتیانی شارەکە دەگەێنێت و پرۆسەی چاکسازی دارایی و بانکی لە ناوچەکەدا پەک دەخات. ئێمە وەکو ناوەندی نێودەوڵەتی بۆ دارایی بازرگانی هەوڵی زۆرمان بۆ ئەوەی کە بتوانین فەرعی ئەو دوو بانکە لە شاری سلێمانی بکەینەوە، بەڵام ئیتر بە بۆنەی ئەوەی کە ڕێکارەکانی حکوومەتی عێراقی و تا ئێستا نەمانتوانیەوە، بەڵام نەوەستاوین لە هەوڵ کۆمپانیایەکی کارتمان هێناوە بە نوێنەرایەتی بانقی ڕافیدەین. ڕێکارەکان قورسن، ڕێکارەکان وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدراالی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانیوێت. شارەزایان ڕەخنە دەگرن و دەڵێن چۆن بۆ کۆمپانیا حیزبی و کەسیەکان زەوی زۆرە، بەڵام بۆ بانکێکی حکومی کە خزمەتی گشتی دەکات ڕێگری هەیە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.